بەناوی خی گەورە سڵاوتان لێبێت لەم بەرنمەیەدا سوسیال میدیا لە هەرێمی کوردستان دەخینە بەرباس و پرسیار دەکەین بۆچی لە هەرێمی کوردستان فەزای سوسیال میدیا ئەوەندەی فەزایەکی سیاسی زاڵە بەسەریدا ئەوەندە فەزایەکی کۆمەڵایەتی نییە ململانێ سیاسیەکانی ناو گۆڕەپانی هەرێم تا چەند ئامادەییان هەیە لە ناو ئەو تۆڕە ئەلکترۆنیانەی کە بڕیار وایە تۆڕی کۆمەڵایەتی بن ئالی ئێستادا تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەو فەزایانین کە تێیدا کورد یا تاچی کورد بەڕاستی هەست بە بەشداری سیاسی دەکات ئالی ئێستادا ئەو کاردانەوە جەماوەریانەی کە لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکاندا دروست دەبن هۆکار نین بۆ ئەوەی هەندێک پرسی هەڵپەسێراوی سیاسی لە هەرێم هەر بە هەڵپەسێراوی بمێننەوە ئایا فەزای سیاسی سوسیال میدیا نەبووتە فەزا و شوێنێکی تر بۆ ئێرهابی سیاسی و هەروەها گرفتی کۆمەڵایەتی ئەم بابەتە دەبێت کە ئەم شەو بە میوانداریەتی هەریەک لە بەڕێزان دکتۆر ڕێبەرگۆران مامۆسای زانکۆ مامۆسا کامیل عومەر مامۆسای زانکۆ لە ستۆدیۆی سلەیمانی هەروەها لە ستۆدیۆی هەولێری پایتەختیش بەڕێز کاک بەختیار سەعید چاودێری سیاسی لەگەڵمانە بەخراتنی میوانە بەڕێزەکان دەکەم هەڵبەت لە کاک بەختیار سەعید دەست پێ دەکەم لە ستۆدیۆی هەولێر کاک بەختیار دەمەوێت لە بەڕێزت بپرسم بەڕێزت ئەو چێشمە چێشم و ئەو ململانێ سیاسیانەی کە لە هەرێمی کوردستان دەگوزرن دوجار ئامادەی ئەم ململانێ سیاسیانە لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ناو سوسیال میدیا بەتایبەت تویتەر فەیسبوک چۆن دەبینیتەوە؟ زۆر چاکە کاک بەختیار دواتر دەگەڕێم وڵات زۆر سپاس دەکەم دکتۆر ڕێبەر دەمەوێت لە بەڕێزت بپرسم وەزیفەی ئەو تۆڕانە چینکە بە تۆڕی کۆمەڵایەتی ناو دەبرن سوسیال میدیا خۆی دوو چەمکەی بێ لێک جای بکەینەوە تۆڕە کۆمەڵایەتیەکان
ئەوی پێی دەڵێن سۆشیل نێتوەرک ئۆنلاین بەشێکە لە سۆشیل میدیا و سۆشیل میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان لەگەڵ دیجیتەڵ رادیۆ دیجیتەڵ تیڤی بەشێکە لە میدیای نوێ یاخودەوەی پێی دەڵێن ئینتراکتیڤ میدیا قۆناغی چوارەمی گەشەکردنی میدیا لە ڕووی زانستی و بۆی ئەم چەمکانەیەک لا بکەینەوە. ئەوەکو وەزیفە ئەوەی چۆن لە میدیای کلاسیکە وەزیفەی زانیاری و هەواڵ پەروەردە و فێرکردن وشیاری و ئاگادارکردنەوە خۆشی و کات بەسەربردن ڕیکلام و بانگەشەی لە پاڵیا هەبووە و کاریگەری هەبووە یاخود لە وەزیفە ئەساسەکان و بنەڕەتەکانی میدیا بوون. ئێستاش لە قۆناغی میدیای نوێ یاخودەوەی پێی دەڵێن میدیای تەفاعولی بێگومان ئەم وەزیفانە خێراتر و باشتر و کاریگەرتر ڕەنگی داوەتەوە لێنەوە کۆمەڵگە جیاجەکانە بۆ مانایی چۆن هەر میدیایەکی کلاسیک ڕۆژنامە ڕادیۆ تەلەڤیزیۆن لە قۆناغی خۆیدا لە بوارە جیاجەکانی نێو ژار و ژاری کۆمەڵگاکانە ڕۆڵ و کاریگەری هەبوو لە ڕووی سیاسی لە ڕووی وشاری لە ڕووی کۆمەڵایەتی بە هەمان شێوە ئەم تۆڕانە بە کاریگەرتر و بە خێراتر و بە قەبارەیەکی زیاتر و فراوانتریش دەتوانین بڵین کاریگەریەکانی دروستەکە چۆن ئەو توێژینەوەی یاخود ئەو کارە زانستیانەی کە هەن لە ساڵانی 2005 بە دواوردە لەم بوارەدا سەر هەڵدان کە ئێمەش لە کۆتایی 2002 پاشان دوای تاواکردنی دکتۆراکە سەرقاڵین 4 ساڵی ڕابردوش بە تایبەتی نزیکەی زیاد لە 12 توێژینەوەی جۆراجۆرمان هەیە لەو بوارە. ئەم توێژینەوە چی بە نەتیجە یعنی چی دەدەن بەدەستەوە ئەم توێژینەوانەی کە هەن ئەوانەی کە هەن لەسەر ئاستی دنیا و ئەوانەشی لە کوردستان و لە چواردەوری خۆشمان دەکرێت ئەومان پێ دەڵێ کە ئەم تۆڕانە لە ئێستاە بوونەتە کاریگەرترین میدیا ئەو میدیا کاریگەری بۆ مانایی وەک باسمان کرد چۆن لە بوارە جیاجەکانە کاریگەری بۆ میدیای کلاسیک بە هەمان شێوە کاریگەری هەیە و هەم جۆری کاریگەری یاخود ئەم ڕۆڵە بە پێی سروشتی کۆمەڵگاکان جۆراوجۆری هەیە یاخود جیاوازی هەیە ئەوەی کە لە هەرێمی کوردستانە هەیە لە حقیقەتە سروشتی یاخود چۆن بڵین مۆرکی سیاسی لە نێو کۆمەڵگەی کوردیدا ڕەنگی داوەتەوە تا سیاست چۆتە نێو تێک ڕایکایە جۆراوجۆرەکانی نێو کۆمەڵگای کورد سوسیال میدیاشەوە ئەمە دەکەم بە پرسیار و لە بەڕێزماوەسە کاملی دەکەم ئەم تۆڕە کۆمەڵاتیانە مەفروض وایە تۆڕی کۆمەڵایەتی بنیان لەبەر کۆمەڵایەتیەکاندا زۆرتە خەڵک خۆی تێدا بدۆزێتەوە بەڵام ئەوەی لە هەرێمی کوردستان جێگەی سەرنجە بە پێچەوانەوە ینی فەزایەشی کۆمەڵایەتی دوجار ئەوەی کە بەسەری دازاڵە فەزایەشی سیاسی ئەمە بووە بەڵێ لە ڕاستیا تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕۆڵی کۆمەڵایەتی خۆی تێپەڕاندووە ینی ئەوەندەی ئێستا ڕۆڵی سیاسی هەیە لە بزاوتە سیاسیەکان و جوڵە سیاسیەکانە ڕۆڵی هەیە ئەوەندە لە بوارە کۆمەڵایەتێکە ڕۆڵ و کاریگەری بەو ئاستە نەماوە لە کاتێکە فەیسبوک یاخود هەموو ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە کە فەیسبوکێکی کردەوەوان و کاریگەری لە هەمویان زیاترە زیاتر تۆڕێک بۆ بەناوی خۆیەوە بۆ تەفاعولی بینی بەکارهێنەران تەفاعولی کۆمەڵایەتی ئیجتیماعی ئابووری چوزانم کۆمەڵێک لەو تەفاعولانەی کە زیاتر لە ئیتاری کۆمەڵایەتیان بەڵام لە نەڵێن هەر کوردستان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە حکمی ئەو دۆخە سیاسیە ناتەندروستەی کە هەیە ئەم ڕۆڵە کۆمەڵایەتی فەیسبوک دەگوێزرێتەوە بۆ ڕۆڵێکی سیاسی و بینیمان کاریگەری سیاسی گەورەشی دروست کرد ینی ئەو سیاسەتە ناتەندروستەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیە گەنجانی ئەم ناوچانە ئەم وڵاتانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستان فەیسبوک یا تۆڕی کۆمەڵایەتیان کرد بە بەدیلی حزبی سیاسی فاشل کردیان بە بەدیلی حکومڕانی فاشل بینیمان و کە کردیان بە بەدیلی ئەوە شۆڕشیان لێ بەرپا کرد شۆڕشیان لێ دروست کرد تەئسیری زۆر گرنگی کرد و نەتیجەکەشمان بینی و تا ئەم لەحزەیەش کاریگەری هەیە ئەمە ئەگەر بهێنینەوە هەرێمی کوردستان بڵێ هەرێمی کوردستان بە حکمی ئەو پاشاگەردانە سیاسی کە هەیە ئەو وێرانە سیاسی کە هەیە ئەو فەزا سیاسی ناتەندروستەی کە هەیە میدیای کۆمەڵایەتی یا تۆڕی کۆمەڵایەتی جارێکی تر بە هەمان شێوەی وڵاتانی تری ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕۆڵی خۆی بینێ و خەڵک ئەوەندەی لەوێ خۆی خاڵیەکەت کاتەوە لە بەرامبەر حزبی سیاسی ئەوەندەی خۆی خاڵێکاتەوە لە بەرامبەر حکومڕانانی هەرێمی کوردستان ڕەنگە دەرچەیەکی تری بەو شێوەیە نەبێت لە بەرەوەی فەیسبوک خۆتان نەزان دەرچەیەکە تا ئێستا نەچۆت چوارچێوەی هیچ یاسایەکەوە تا بە ئاسانی لە ڕێگەی یاساوە ئەم خەڵکانە بگرنەوە ئەم گەنجانە بگرنەوە محاسەبەیان بکەن و سزایان بدەن و بەندیان بکەن بۆیە ئەو دۆخە ناتەندروستەی کە لە کوردستانە هەیە لە هەموو بوارەکانەوە بەتایبەت دۆخی سیاسی و سیستمی سیاسی وای کردووە
ڕۆڵی کۆمەڵایەتی فەیسبوک تێپەڕێنێ بۆ ڕۆڵی سیاسی و تا ئاستێکیش کاریگەری هەبووەوە فەیسبوک یا تۆڕی کۆمەڵاتی چۆتە ناو کۆبوونەوەی حیزبە سیاسیەکان چۆتە ناو ناوەندی بڕیار هەنێ جار حیزبەکانی وا لێ کردووە کەسایەتی سیاسی گەورەکانی وا لێ کردووە بەیاننامە لە ئەنجامی ڕێیەکی کەسایەتێکی سیاسی کارکتەرێکی سیاسی کە لە تۆڕی کۆمەڵاتیە بڵاوێتەوە بەیاننامە دەرەکەن ڕوونکردنەوە ئەدەن پاساو ئەهێننەوە ینی تەسیری خۆی کردووە بەڵام من ناتوانم بڵم ئاستەکە زۆرە لەبەرەوەی لە ئەساسا ئێمە سیستمێکی سیاسی تەندروستمان نییە تا ئەوەندە گوێ لە ڕای خەڵکو و ڕای گەنج و ڕای شەقام بگرنەوەمانە بەڵام بە ئاستی خۆی بە قەبارەی خۆی بە قەبارەی ئەو دۆخە ئازادی ڕادەربڕینە سنوورداری کە هەیە لە کوردستان تا ئاستە کاریگەری زۆر چاکە کاگە بەختیار خۆت دەزانی کە حزب وە هێزە سیاسیە کوردیەکان لە هەرێمی کوردستان خاوەنی چەندەها ینی هۆکاری تەواصول و پەیوەندیکردن لەگەڵ شەقام و لەگەڵ دەوروبەری خۆیان بە شێوەیەکی بەرهەز ئێستا ئەم هێزە سیاسیانە ئەم حزبە کوردیانە لە فەزای ئەلکترۆنی لە ناو تۆڕە کۆمەڵاتیەکانیش ئامادەییشی تونند و زۆریان هەیە بەڕێزت ئەم ئامادەیی ئەم هێزە سیاسیانە لە ناو تۆڕە ئەلکترۆنیەکان یان لەو فەزای کۆمەڵاتیدا چۆن دەبینی لە ئینتەرنێت
تا ئەمنیەکان هاتوونەوە سۆشیال میدیا گەمەکە چێ بکەن بۆ چۆن تێکی بدەن من بە پرسیان ناسم نەو شارە 12 پێیجی هەیە بۆچی داناوە لەباتی بێت ئەمنیەتی من پارێزێت لەباتی ئەمنیەتی هاواتی بەرزێت 12 پێیجی داناوە بۆ سوودایەتیکردن بە هاوڵاتیان حزبی کوردی بێت بگاتەوە ئاستی تەمەنی 70 ساڵ بێت حزبی کوردی تەمەنی 40 ساڵ بێت بێتە ناو تۆری کۆمەڵایەتیە شەڕەدەنوو بەگە حەزاردا وترزان ئارتی وشاری وەشەمیلە حیزب چەند لاوازە بە قووەتێک ماوەتەوە ئەمە میشا عەسکەریان هەیە بەکاری دێنن ئەم حیزبانە تا ئێستا خۆیان لەبوو یاساوە خزانەتە ناو حکوومەت هەموو شتێک خۆیان دیکەن ئێمە نەمانتوانین لە سۆشیال میدیا ڕۆی کاریگەی جدیمان هەبێت من لەوانەیە بابەتێکە نووسم تۆ پۆستی بابەتێکی برادرێتە پۆستەکە بەڵام لەبەر ئەوەی تا ئێستا حیزب وحزب لە حیزبی کوردی لەوڵاتە هەموو شتێکی خۆڕە کردووە تا ئەوەی موچەی هاوڵاتیان خۆڕە کردووە وهم يعني نانی وقودی خەڵکی دەست بەسەرا گرتووە کە زایەوە لەلایدەم من سەرنجێکم بۆ قسەکەی جەنابی دکتۆرکانی ئەوە سزانی چۆن لە بادینان پێنج شەش قەز لەسەر کۆمنتێ ڕفێدان لێدرا لە ئەولێر لەسەر کۆمنت خەڵک هیلاوە لەسەر مۆزوعی فەیسبوک تعدار خەڵک لێ خەڵک ڕفێدێت کاکە يعني مۆزوعی تأثیراتی خۆی هەیە لەبەر تأثیراتی تەدریسی واقعیانە نەبوو کاریگەری جدی نەکەوێت لەسەر دۆخەکە لەبەر حیزبی کوردی تا ئێستا ئەوەندەی بەشماڵێکی دیکتاتۆرانەی یا بەخوانەی توانێت لاپەڕەی مسکی مەدەنیانە بۆ خۆی کاتەوە ماوە بەداکاو زۆر باشە کاک بەختیار زۆر چاکە زۆر باشە دەگەڕم وڵات دکتۆری بەڕێز دەمەوە قسە لەسەر ئەوەش بکەین کە خۆ دەزانی ئێستا لە ئێستادا لەسەر ئاستی تاک و لەسەر ئاستی خەڵک بەشداریەشی زۆر هەیە لەناو تۆڕ کۆمەڵایەتەکان باقسە بکەین لەسەر ئەم هەموو ئامادەیی خەڵک لەناو تۆڕە کۆمەڵایەتەکان نەتیجە و تەداعیاتی ئەم هەموو ئامادەی و ئەم هەموو بەشداری خەڵک تا ئێرە چی لەناو ئەو تۆڕە کۆمەڵایەتە سەرهەڵدانی ئەم میدیانوەیە یاخودەوەی ناومان تۆڕە کۆمەڵایەتەکان لە قۆناغێکە کە پێی دەڵێن تەقینەوەی زانیاریەکان واتە لە قۆناغێکی گەشەکردنی زۆر فراوانی بربڵاوی تەکنەلۆجیایەکە لە بواری پەیوەندیکردن و بە تایبەتی میدیایە ڕەنگی داوەتەوە ئەوەی کە هەیە لە هەرێمی کوردستانە کۆمەلگای کوردیش و کۆمەڵ کۆمەلگانەی ترکە هەیە بە حکمی ئەوەی کە خزمەتگوزاری ئینتەرنێت فراهەم بووە یاخود چەند ڕێگایەکمان هەیە بۆی کە بەکارهێنەر بتوانێت بەشداری بکات لەم خزمەتگوزاریە لەم ڕێگەیەوە بۆتە ئەوەی کە بتوانێت زۆر بە ئاسانی زۆر بە سانایی بە چەند هەنگاوێکی زۆر سادە تۆ بتوانیت لاپەڕەیەکی فەرمی یاخود پرۆفایلێکی تایبەت بەخۆت بێت لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکانە کە تۆڕە کۆمەڵایەتەکان زۆر بە کورتی لە 6 تۆڕی جیاوازە خۆی بینێتەوە وە گوتمان دیسان بەشێکە لە سۆشیال میدیا بۆی ئەم دوو چەمکە جیابکەنەوە لە یەکتری یەکێکیان تۆڕەکانی پەیوەندی کۆمەڵایەتیە وەکو فەیسبوک تویتەر های5 تاجت لیکد و هاکەزا چەند تۆڕێکی جۆراوجۆرن ئەمانە بۆ پەیوەندی کۆمەڵایەتی لە زۆرتریان لە هەرێمی کوردستان تویتەر و هەروە فەیسبوک بە تایبەتی بەکاردێت تۆڕەکانی فۆتۆمان هەیە وەکو ئینستاگرام و هەروەها تۆڕەکانی ڤیدۆمان هەیە چاتینمان هەیە بلۆگەر زمانێکە لای خۆمان زۆر بەکەم بەکاردێت لەگەڵ تۆڕەکانی ئۆدیۆمان هەیە واتە 6 تۆڕی جۆراوجۆر لەخۆ دەگری هەرێکە لەم تۆڕانە زیاد لە چەند ملیۆنێک یاخود نزیکەی ملیار و قسوور بەکارهێنەنیە لەسەر ئاسی جیهان بۆ یەکێک لەم تۆڕە جۆراوجۆرانە و هەرێکێک لە وەزیفەیەکی جیاجای خۆیان کاروباری خۆیان دەکەن بەڵام ئەوەی کە هەیە بۆی ڕنگدانەوەیکی تاوە لە هەرێمی کوردستان وەک چۆن ئێمە لە خزمەتگوزاریەکانی ئەم تۆڕانەیە دەڵێن خزمەتگوزاریکردنەوەی پرۆفایلێکی تایبەت بە خۆت هەیە دەتوانی ڕکلامی تیا بکەیت دەتوانی بانگەشەی تیا بکەیت دەتوانی کۆمنت بنووسی دەتوانی لای بکەیت دەتوانی شێر بکەیت دەتوانی نامە بنووسیت هەموم خزمەتگوزاران لەگەڵ بوارەکانی بەکارهێنانی لە بواری سیاسی لە بواری ئابووری لە بواری کۆمەڵایەتی لە بواری پەروەردەیی لە هەرێمی کوردستانی شا بە حکمیەوەی بەداخۆ یەک یاسامان هەیە ئەو یاسایی کە ناسراوە بە یاسای ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستانە کار لەگەڵ میدیای چاپکراوە لەگەڵ میدیای بیستراو لەگەڵ میدیای بینراو بە تایبەتیش لەگەڵ میدیای ئەلکترۆنی و لەگەڵ میدیای نوێ هەمان یاسایە کامەیەکێکە لەو گیرروگرفتانی لە زۆربەی کۆمەلگا جۆراوجۆرەکانە یاسای تایبەتی چاپکراومانەیە یاسای ڕێخستنیکاری رادیۆ تەلەڤیزیۆنیمانەیە و یاسامانەیە بۆ میدیای ئەلکترۆنی خۆت بەڵام لە هەرێمی کوردستان دەگوترێ لەگەڵ ئەوەی بۆ دەرەوەی ئەو تۆڕانەی کە تۆڕی ئەلکترۆنی ئێمە یاسامانەیە بە تایبەتی یاسای ڕۆژنامەگەری بەڵام ئەم یاسایس یان خزمەتێکی باشی بە بواری ڕۆژنامەگەری نەکردووە پرسیار لێرەدا ئەوێ ئەگەر بۆ ئەو فەزایی کە ئێمە ناوی دەمێن بە فەزای ئەلکترۆنی و فەزای تۆڕی کۆمەڵایەتی ئەگەر یاساش دەربچێ لەو دۆخۆشێەوە و ئەو فەزایی کە هەیە لە هەرێمی کوردستان تۆ پێ دوای هیچ لە دۆخەکە بکۆڕێ بەڵێ ڕێنماییمان هەیە ڕەنگە هەندێک ڕێنمایی لە وەزارەتی ڕۆشنبیری بۆ هەندێک لایانی جۆراوجۆر بەڵام ئەوەی کە ئێمە یەک یاسامانێک کە مامەڵ لەگەڵ هەمووی دەکەواتە بەکارهێنەرێکی تۆڕی کۆمەڵایەتی وەکو فەیسبوک لەگەڵ
پێشکارێکی وەکو جەنابن لە کەناڵێکی ئاسمانی بێژەرێکی هەواڵ لە میدیایەکی بیسترا و وتار نووسێک لە ڕۆژنامەیەکی خوێنرا و هەمان یاسای مامەڵی لەگەڵدا دەکات کە ئەمە بەشێکی ئەو ڕنگدانەوە یاخود ئەو کەم و کورتیانەی کە ئەمەی دەبینین وەکو ئەکادمی بەڕاستێمێ بەشێکی پرۆسەکەیە. لایەنێکی تری ئەوەیە کە لە هەرێمی کورسانە لەگەڵ لایەنە باشەکانی و خراپەکانی هەر تەکنۆلۆژیای یاخود هەر مێدیایەک لە هەرێمی کورسانە بەداخەوە وە گوتمان لەبەرەوەی کە بۆشایی یاسایی هەیە لەبەر ئەوەی لە هەرێمی کورسانە بەداخەوە تاکو ێستا دەستورێکمانە کە دەستورەکە ڕنگدانەوەی دەبێت بۆ یاسا لە پاڵ ئەم لایەنە دەستوریەیە ڕنگدانەوەی لەسەر سیستمی سیاسیە کە ئێمە تا ئێستا لایگلا نەبوونێتەوە چ سیستمێکی سیاسیمان لە هەرێمی کورسان تا ئێستا سیستمی ئابووریمان لێگلا نەبووتەوە. بۆ بچوونی بەڕێزت ئەم فەزا ئەلکترۆنی لە دەرەوەی یاسا لە هەرێمی کوردستان بێ هەڵدرێتەوە باشتر نییە تاوەکو لە چوارچەوەی یاسادا ینی ڕێک بخرێ خۆت دەزانی بارودۆخی یاسا لە هەرێمی کوردستان چۆنە دەگوترێ یاسا مەقولەیە مەشهورە کە 2000 ماسی بچوو دەگرێ و ماسی گەورە ناگرێت هەز ناکەی ئەمە ئەگەر بیبینە ناو دنیای ئەلکترۆنیات و ناو ئینتەرنێتیش هەمان ینی دۆخ دروست دەکاتەوە دوجار چونکە ئەزمموی کۆمەلگاکانی کۆمەلگە پێشکەوتەکان لە ڕۆژاوە ئەمریکایە دەری خست بە تایبەتی لە وڵاتانی چواردەوری خۆماندایە یاسای تایبەتی بە بواری میدیا ئەلکترۆنی ئەم یاسایانە کاریان یاخود لەم وڵاتە جۆرا جۆرانە لەم کۆمەلگا جیاجیانەدا کار دەکەن بۆی ڕێخستن کەنواتە کاری ڕێخستنی و دیاریکردن دەکەن لە ڕووی یاسایی بۆی مێدیاکار لە هەرێمی کوردستان لە ئایندەدا ئەم یاسایە بۆ ڕێخستن نەبێت ئەوەندەی بۆ لە قاڵبدان و قڕگرتنی خەڵک بێ جا ئێمە کێشەکە لەوەیە باسمان کردیانی ئەمە فەزای بۆ بەکراوی نێمێنێتەوە لە هەرێمی بۆ لەبەرەوەی بەگشتی کێشەی یاخود بۆشایی دەستوریمان هەیە لەبەرەوەی لە ڕووی سیاسیەوە سیستمی سیاسی لە هەرێمی کوردستان یەکلا نەبووتەوە لە نێو کۆمەلگەی کوردیدا تا ئێستا لە نێوان ئەوین ئایا کۆمەلگایەکی ئەلمانین یاخود کۆمەلگایەکی کوشتتوکاڵین لە ڕووی ئابووریەوە دیارین ئایا ئێمە بە ئابووریکی کراوەمانەیە بازارێکی ئازادمانەیە یاخود بازارێکی داخراومانەیە لە ڕووی تەکنۆلۆژیەوە جۆرێک لە فەوزا دەبینی یان هێندێک لەم بابەتانی کە هەن لە هەندێک کۆمەلگاکانی تریشا جۆراجۆرن بەڵام لە هەموو ئەم بوارانەدا لەگەڵ گەشەکردن و پێشکەوتنی هەموو کۆمەلگایەک بەڕاستی پرۆسێگەی پێی دەڵێن گەشەپێدانی نیشتیمانی ئەوەی لە هەرێمی کورسانای پێویستمان بۆیە بۆشایی یاسایەکەی پاشان سیاسەکەی لە پاڵێک کۆمەڵایەتەکەی هەموو دەستگا جۆرا جۆرەکان ئەوەی کە پێی دەڵێن سیستمی کۆمەڵایەتەکەی تێکڕاکۆ دەکاتەوە ئەرچی هەموومانە پێکەوە چ ئەکادیمیەکان چ بەکارهێنەران چ دەستگای تەشریعی چ تەنفیزی چ قەزایی کۆمەلگای مەدەنی میدیا هەمووی پێکەوە دەتوانێت زۆجار بگەینەوە قۆناغی کە هەبێ بەڵام لە کۆتاییدا ئەوەی بە کورتی بە بوختی و ئەوەی وەڵامی بۆ جەنابەت ئەو فەزا ئیفترازیە بێگومان لە کۆمەلگایە بۆ کۆمەلگایە کۆمەڵێک ئیفترازاتی جۆرا و جۆری هەیە بەڵام ڕەنگە قەبارەکەی یاخود کاریگەرەکەی لە هەرێمی کورسانە زیاتر ڕەنگی دابێتەوە بۆی ئەو کارە جۆرا جوانانی کە باس زۆر چاکە مامۆستا کامل گوێ لە کاک بەختیار بۆ بەڕێزی پێی وایە لە هەرێمی کوردستان فەزای مەدەنی لەسەر ئەرزی واقع فەشەلی هێناوە بەڕاز حەز ناکەی لە ئەو فەزا ئیفترازی و ئەلکترۆنیەشی کە هەمانە بە تایبەتی لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکان جارێکی کە ئێمە لە ڕۆمەدەنیەکەی تووشی شکست بوونێتەوە نەمانتوانیەوە فەزایشی مەدەنی لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکاندا دروستکەین. ڕاستیەکەی تەنها دەرچەیە ئێستا بۆ خەڵکی ئێمە کە لێەوە هەناسەیەکی هەبێ هەناسەیەک دەرببڕێ و خۆی خاڵی بکاتەوە ئەگینا بەمانای ئەوەی کە فەزایەکی مەدەنی بێ پێشێلکاریتیانە بێ نەخێر تەمەن تۆڕە کۆمەڵایەتەکانی چێکە لەو شوێنانەی کە پێشێلکاری زۆر بەرامبەر بە ژیانی تایبەتی و ژیانی گشتی تێدایە کەم و کوڕیتایە و تەشیر و قەزف و سەب و زۆر شتی تێدایە ئەمانە بابەتێکن فعلەن دەچنەوە چوارچەوەی فەزا مەدەنیەکە کە ئەمیش بۆ خۆی جۆرە جۆرەکان تێک چووە بەڵام من جارێکی تر تاکید لەوە ئەکەمەوە ئەم فەزا مەدەنیە کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی شابێ لە شارع ئابێ ڕنگدانەوەی دۆخەنان تەندروستەکەی سیاسەتێک لە کوردستان حکومڕانیە لە کوردستان ینی بە هەمان ڕنگدانەوەیە من بۆ خۆم لەگەڵ یاسایەم ینی هەمیشە لەگەڵ یاسام بەڵام بۆ ئەرسۆڵێ یاسای سروشتی ئەرسۆ لەگەڵ یاسای سروشتیە بەڵام کەیتە سەر دەڵێ ڕێخستنی یاسایی مادەم یاسا تەنزیمی حیاتی ئینسان بکە یاسای سروشتیش بربەرێ دروستکە لەگەڵ یاسم بەڵام لە کوردستانێکی ئێمەدا لە وڵاتێکی وەکو ئێمەدا لە هەرێمی کوردستانی ئێمەدا کە هەموو شتەکان وەکو کاک بەختیار زۆر تەئکیدی لێ کردەوە احتیکار کراوە قۆرە کراوە جارێکی تر تەنها دەرچە تەنها هەناسە
کە تۆڕی کۆمەڵایەتیە ئەویش بە یاسایی تەنزیم بکرێ ئەویش قۆرەخەکرێ ینی لێت ناشارمەوە چەند 2 ساڵ لەمەوبەر هەوڵێک هەبوو بۆ هەموارکردنەوەی یاسای ڕۆژنامەگەری ئەزانی ئێمە بەشێکمان ڕازی نەبوون لە ڕۆژنامە نووسان و ئەکادیمیان ترسمان هەبوو ئەو یاسایش ئەو هەناسەی کە لە یاسای ڕۆژنامەگەریە هەیە و هەناسەیەش بگرن چکە بەڕاستی ئەو یاسایە طموحی دەسەڵاتدارانی جێبەجێ نەکردووە خەونی دەسەڵاتدارانی وانەوەی یاسایەکی تونتر بێت بۆچی ڕێک نەخرێت بە یاسا لە کاتێکدا لەسەر ئاستی کۆمەڵایەتی لەسەر ئاستی سیاسی هەتا لەسەر لەبەرەوەی ئەندازێک چێشەی دروست بەڵێ من جارێکی تاکید لەواکەمە کە هەموو شتێک پێویستە بە یاسا ڕێبخرێ بەڵام لەبەرەوەی ئێمە وەکو کاک دکتۆر ڕێبەر فەرمووی ئێمە لە وڵاتێکان بێ دەستور و بێ یاسایە ینی دەستورە گەورەکەمان نییە و وڵاتێکە حزب تەحکومەکە ئەشخاص لەناو ئەحزابە تەحکومەکە کەسی سیاسی تەحکومەکە بۆیە یاساکانیش دوجار ڕنگدانەوەی ئەو حزب سیاسیانن یعنی یاسا لە کوردستانە پەیوەستە بە حزب حزبێکی سیاسی بڕیارەدا دەستگای تەشریعی یاسایی هەڵبوەشێتەوە یا ڕابگیرەیە هەڵنەوەشێتەوە یا بەردەوام بێ سەرۆکی دەستگای تەشریعی بەردەوام بێ ینی کەسێکی حزبی بڕیارەدا نەک یاسا کە حزب دەریەکە لە کوردستان دوجار هێشتا بە یاسا دەسەڵات مامەڵە بکە لەگەڵ ئەوانەی کە بەنەزەر یاسانی پێشلکاری دەکەن لەو فەزا ئەلکترۆنیە باشتر نیە لەوەی کە لە دەرەوەی یاسا ئەم دەسەڵاتە مامەڵە بکە لەگەڵ ئەوانەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بە جۆرە قسە دەکەن بە جۆرە دەنووسن کە لە دەرەوە ئەوەیە کە دەسەڵات دەیەوێ من پێم وایە ئەوەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە گوزەرێ بەشێکی دڵخوازی دەسەڵاتی سیاسی و هێزە سیاسیەکانەوە بەشێکیشی وەکو کاک بەختیار وت بەشێک کە لە پرۆسەی حزب و ئەشخاصی سیاسی لە ناو تۆڕی کۆمەڵایەتیە ینی سیرکە دایان پەیجی سێبەری حزبە سیاسیەکان و ئەشخاصە سیاسیەکان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دروست کراوە بۆ نمونە پەیجێ بە ناوی کێشەکانی کۆمپیوتەرەوە کە ئەیکەیتەوە ئەم باسی چیەکە کێشەی سیاسی دا ئەگرێتەوە بۆ ئەم ئەشخاصی سیاسی بۆ ئەو حزبی سیاسی گوێن ئەدا تەشیر ئەکا سوکایەتیەکە درۆ ئەکا چاواشەکاریەکە بە ناوی کێشەکانی کۆمپیوتەریشەوەیە بەڵێ ئەوان هاتوون بە یەک کەس دەستگایەکی ئەعلامی گەورە ناخەنەگەڕ بە یەک کەس دە پەیجەبا بڕێوە مانگی 500,000 هاتێ ملیۆنێکی هاتێ ئەوەی بیەوێ هێزە سیاسەکە کەس سیاسەکە دەیکا لەناو و خاوەنیشی نییە کەسیش نازانێت چیەیە ئەمە مشکلەیە ینی من پێم وایە دەبێ ئێمە تعریفێکی ترمان بۆ تۆڕی کۆمەڵایەتی هەبێ بۆ تۆڕە کۆمەڵایەتیەکان هەبێت چییە و تعریفەکەمان چییە تعریفەکەمانەوەیە ئەوەی کە ئەوترێت ئەعلامی بەدیل نەخێت بەدەر لە ئەعلامی بەدیل هێزێکی تازە هێزێک کە بە میکانزمی کارەساتبار هاتوۆتە پێشێ هێزێک کە هەموو کەسێک دەتوانێت لەوێ تەراتێنی تیابکە هەموو شخصێک دەتوانێت تەراتێنی تیابکە هەموو ئینسانێک دەتوانێت پێشێلکاری و دژمنکاری تیابکە ئەمە دەکرێت ناوی بنین میدیای بەدیل جێگرەوە و دەسەڵاتێک جیاواز لە دەسەڵاتی چوارەمیش من قەنەعەتم وایە دەسەڵاتی چوارەمیشی تێپەڕانوە دەکرێت بڵێن ئەم دەسەڵاتە دەسەڵاتێکی جیاوازترا و دەسەڵاتێکە دەسەڵاتی چوارەمیشی تێپەڕانوە و ئەوەی کە پێی ئەوترێ ناتەندروستی لەناو ئەم جۆرە میدیایە هەیە بەڵام دوجار ئەم میدیایش بەشێکە لە پرۆسی سیاسی و ڕنگدانەوەی پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان زۆر چاکە کاک بەختیار قسە لەسەرەوە هەیە کە تۆڕە کۆمەڵایەتیەکان کاریگەری سلبی زۆر خراپیان لەسەر ئاستە سیاسیەکە بۆ دۆخی سیاسی هەرێمی کوردستان خوڵقاندووە قسە لەسەر ئەوە هەیە کە هێز و لەوانەیە بەرپرسی دیاریکراویش هەبن کە لە هەمبەر هەندێک ڕووداوی دیاریکرا و بیانەوێ هەڵوێستی دیاریکراوی و بەرپرسیارانیان هەبێت بەڵام لە ترسی ئەو کاردانەوانانەی کە لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکاندا دروست دەبێت ناچارە بە زۆرێکی تر قسە بکات ئەمە تا چەند ڕاستە واتە ئێستا قسە لەسەر ڕازیکردنی فەزای فەیسبووک هەیە يعني ناتواني بجدية بيت تيشوا بريالك جدية بيت بنا نقول والله بنا نقول كاتي ناتواني أمر كاتي كده طاقتي هل توري كمالاتي عندما كان يستفاد قواعد البرتقالي بزتوي قرانو توش إشكسر بويا ناتشارن الجودة داخل كان رأي قرن كأن السر
تۆری کۆمەڵایەتی فەیسبوک شتێکی تر دەڵێن ئەمە خاڵێکە خاڵێکی تر حیزبی سیاسی کوردی لەما تۆری کۆمەڵایەتیە وجودی زۆرتر ئێستا لەماوەی ڕابردووە ئەندامی پێنجومەنی سەرکردایەتی پارتی لە سلێمانی و 150 کەسی هێنا لە هەولێر داوەتی کردن ئەوانەی کە پێی جوو ئاکاونتی هەبوو وناقابی وتێرێکی ڕاقیبۆ کرد و خەریک و فەوزای لە بینی سێمانچەتی و هەولێرچێتیشان دروستکەن خۆیان یعنی ئەوەنە مەشەوەش بوون بەم تۆڕە کۆمەڵایەتی ئەوەنەی بەمەوە مەژغوڵن بە کارە سیاسیەکە مەژغوڵین دواتر کاکە خراپی نالۆژیکی ناوتۆری کۆمەڵایەتی فەیسبوک بەعام ئەگەڕێتەوە بۆ دەسەڵاتێکی ناتەندروست هەموو دەسەڵاتێکی عائیلەیەکی ناتەندروست نەوەیەکی ناتەندروست دروست دەکات ئەم دەسەڵاتە چونکە ناتەندروستە نایاسایی دەکاتەوە نامەدەنی دەکاتەوە بیر لە میلیشیا و عەسکەری پۆستاڵ و سەربازی و هەڵەشە و گوڵشار دەکات بۆیە ئەمە لە فەیسبووکە هەیە وەکو ئوستازکانی فەرمووی یعنی دەرچەیەکە نەفەسێکە یعنی پێیان وانەبێت جاران کوردستان پۆستە بوو لەوە خەڵک تۆپێکێ تەقان لەسەر لە تۆری کۆمەڵایەتی فەیسبووکە بە ناوی خۆی نایکاتەوە ڕەسمی کچێکی داناوە یەک لە بنەچە و بۆ سەرەوە پیایەتە خوارەوە هەزار تەشیر و قەدری ژەگات و سوکایەتێک و تەشیری ژەگات ناشتوانی ئیجاعاتی لەگەکە کوێ داجار حیزب خۆی بۆتە بەشێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان سەرۆکی حیزبەکان وەسکرتێری حیزبەکان و ئەندامانی وەتەری سیاسی خۆیان پێی جاریە یعنی هەواڵەکانی خۆیان لێ ماڵ دەکەنەوە بۆیە کاریگەری هەیە بە هەردوو جیۆکە بە زەمانەی بەداخەوە دەڵن بۆ ڕایگەشتی ئەوەی کاریگەری سلبی هەیە کاریگەری جدی نەبووە لە کاتێکدا دەسەڵات کە پانتایی ئازادی کرد دەکاتەوە ماوە نادا کەسکی دەکاتەوە فشار دروستەکان مەجای کۆتوبەندکردنی زیاد کردووە و مەجای قسەکردن نادات خەڵک ناچارە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە عەتانەوە پەیجێدانێت ئەی خۆترادەرە فەرمی وازەکە هەندێرە هەیە 20 پەیجیانەوە قسە دەکات و ڕێی خۆی دەنووسێت بەڵام بەشێکیان دەرگیری لە حیزبێکی دیکتاتۆرەکان بەشێکیان لە حیزبێکی گەندەڵەکان لە ئەندامانی حیزبێکی گەندەڵەکان هەموو حیزبەکان بەشی خۆیان بشکیان لەم کارە ڕۆشنبینیە هەیە لەم کارە سیاسی کۆمەڵایەتیە هەیە کە ئێستا سۆشیال میدیا ناتوانێت کارە کۆمەڵایەتیە وەڵاتم کە ئێستا چۆمەلا بەعچیە لە من باشتر قساکەم یعنی ئێستا کە هاتم بۆ ئێرە بە تەکسیەک هاتم هاوڵاتی شۆفێرەکە و ئاپاسی سیاسەتی وەکردم بەڕاستی من خۆم لێوە بووم بەرادەرە متابعەت بە مدات کرد بە سۆربەت وتم پارەستەی بێ لە ڕاوێ تەکسی لێخۆشە بۆرانی بەردی کە هاتووە ئاگاداری هەندێک بابەتی واتە خەڵک هەمووی چۆتە کەسێکم فەیسبووکی هەیە کاکە هەموو لە ماڵێکانە پێنج کەس بن چوارە بەرانی کەمە فەیسبووکی ئینستاگرامی هەیە توێتر کامتر هەیە سەفیدە وەرزەکان هەیەە بۆیە ئەم کاریگەریەکی سلبی کردۆتە سەر دەسەڵات ئوستاد باسی رەسمەن ئەوەی یاساییەوە تاکە ئەگەر دێن ئەوەی یاساییەوەی بکەن ئەبێ ڕۆژی 500 کەس 10,000 کابرن بۆ دادگا و پۆلیس چونکە ئەوی کۆمنت دەنووسێت یعنی ئەگەر پۆلیسیشی نەبێت کۆمنتی هەیە تعلیقی هەیە لەسەر ئەوە قسەی نووسیوە هەمووی سلبیە خۆ ئەگەر دێ لەسەر ئەم بابەتە بۆیە دەسەڵاتی سیاسی ئەگەر دێ عاقلانەتر سوودە سۆشیال میدیاوەی گیرە کۆمەلگا دەبێت پانتایی ئازادی بکاتەوە نافە دیموکراسی مەدەنیەکان بۆ خەڵک بگێڕێتەوە یا سەرهەڵبێ و یاسا سەرهەڵبێ وڵاتی مندا نابێت ڕاستی کەسانێک لە وڵاتێکدا شاویست هەزار تەنکەدەوتە دزن پێ بڵێن قارەمان و تێکۆشەر و هاوڵاتیەکیش توێشیری دزیوە پێ بڵێن کابرایەکی دز ئەمە من لەگەڵ سزادانی کابرایەکە ئەم تەشیری دزیوە لەگەڵ ئەمە دەبێت دەیان سەرکردە خیانەتیان کردووە تاوانیان کردووە مۆنۆپۆلی وڵاتیان کردووە احتیکاریان کردووە بێسیستمی یاساییان کردووە بێڕێزیان بە ئەمە تەواو کردووە دەبێت ئەوان دەبێت یاسا ئامادەبن ئەگەر یاسا و جاجاڵەکەی بچووکەکان میگرەتۆرەکان دەچێت ئەمە کارەساتی تر هەیە وەک دوجار ئەمە هێشتا لە سەرەتای سیناریۆ فیلمەکان داین پیان وان نەبێت ئەتەوانن بە کوشتنی دوو ڕۆژنامە نووس بە ڕفاندنی یەکێ بە تەقەکردن لە مەلایەک ئەم فیلمانە کۆتایی تێدێت ئەمە ئێمە گەشتوتە دنیایەکەوە ئەمە کەکەینە عەوڵەمەش نەکە ئێستا جاران باقانە کرد ئێستا بە یەک ثانیە پێشێ خۆمی هیرێ هەواڵەکەت ماوە بۆ کاکەتە دەقەکردن ئەگیرێن چونکە دەزانی ئەم دەسەڵاتە دای چەنە زۆر چاکە کاک بەختیار زۆر باشە زۆر چاکە زۆر چاک کاک بەختیار دکتۆری بەڕێز بە نەتیجەی ئەو بەداچوون و ئەو ئیشەی کە خۆتەتە لەناو ئەو فەزا ئیفترازی و ئەلکترۆنیی کە دوزار تۆڕە کۆمەڵایەتیەکانی بەشێشی گرنگی لێک پێک دەهێنن کامیان زۆرتر پێشەلکاری دەکات هێزە سیاسە کوردیەکان لەناو تۆڕە کۆمەڵایەتیەکان یان هاوڵاتی ئاسایی چۆن قوربان نێما وەکەوەی ئاماژەمان پێدا دیسان ئەبێ ئەومان لێیاد نەچێ یاخود
لەوە بێزار نەبین کە دەڵێن بە یاسا ڕێک بخرێ یاخود ئێتێکی ڕۆژنامانی یاخود میدیای جێبەجێ بکرێت چکە لە هەموو کۆمەلگا جۆرەجۆرەکان دکتۆر زەنگی بێزارێک لە چییە لەوەیە کە لە هەرێمی کوردستان یاسا خزمەتی بە یا خزمەتێکی ئەو توی نەکردووە جامە لایەنێکێتی ئێمە باسمان لەوە کرد کە دەڵێن ئێمە وەکو ڕۆژنامەمان هەیە لەوەی کە یاسای ڕۆژنامەگەری خزمەت یا خزمەتێکی ئەو توی نەکردو بە کاری ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستان هێشتا پێشێرکاری گەورە هەیە هێشتا تاوان هەیە لە بەرامبەر کاری میدیایی ئێمە ئەوەی کە هەر بابەتێک دێتە پێشەوە بەڕاستی هەموو ئەو لایەنە جۆرەجۆرەکانی کە پەیوەستە بەو میدیای یاخود بۆ پرسە دەمانەی لە ڕوانگەیەکی زانستی و بەڕاستی بچین ناو بابەتەکانەوە کە لە هەندێک بواری تر یاخود لایەنێکی ترەوە ببینە پێش لە ڕاستی داوای کە من دەمەوێت دەجی شاکردنێکی زۆر بابەتیانە بێ لەسەر ئەوەی چی لایەنی باشە و چ لایەنی باشە بیخینە ڕوو نەک لێک ڕوانگە و یاخ لێک و جە نەزەرەوە بمانێ قسە لەسەر بابەتەکان بکەین ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە یاخود میدیای نوێ بەگشتی یاخود لە قۆناغی کلاسیک و لە قۆناغی نوێشیدا میدیا بۆ خۆی لایەنی باشە و لایەنی خراپی هەیە لەلایەنە باشەکانی و لەلایەنە خراپەکانیشان لە هەر کۆمەلگایەک بۆ کۆمەلگایەک ڕێژەی ئەم لایەنە باشی و لایەنە خراپەکانی بێگومان لە ڕێژەی جۆراجۆردایە بە پێی سروشتی ئەو کۆمەلگا جۆراجۆرانی کە هەیە ئێمە بمانێ و نەمانوێ ئایا دەسەڵات لە هەرێمی کورسانە چۆنە یاخود چۆن نییە مادام میدیایە مادام پەیوەندی بە کۆمەلگایە چونکە میدیا لە هەموو لە بوارەکانی تر یاخود لە هەموو کایەکانی تر گرنگترە چونکە پەیوەندی ڕاستەخۆی هەیە لەگەڵ جەماوەر لەگەڵ وەرگر لەگەڵ کۆمەلگا بۆیە لە هەموو مؤسساتەکانی تر یاخود لە هەموو کایەکانی تری ناو کۆمەلگا یاخود لە هەموو بوارەکانی تر زیاتر یاخود دەزەکانی زیاتر کاریگەریەکات یاخود لە کۆنتاکتایە لە نێو لەگەڵ جەماوەر بە تایبەتی ئەگەر ئیجازە بدەی بەڕێزت بە تایبەتی تۆڕە کۆمەڵایەتەکان چونکە ئەمانە لە دەستپێکی کارکردنیەوە کە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە دەست پێکەن بە چەند تۆڕێکی جیاجیا وردەم تۆڕانە گەشاکەن لە 2005-2006 بەدواوە ئەمانەی تر دەبینە ئەو میدیایی کە بەشێکی زۆر لە وەرگێر یاخود لە ئێستاشدا میدیا هەرە گەورەکانی دنیا لە پەیجی تایبەت بە خۆیان لە لاپڕی تایبەتی خۆیان سەرقاڵی ئێوەن یاخود کار لەسەر ئەوکەن چۆن بتوانن زانیاری جۆراجۆر لە ڕێی بەکارهێنانی ئەم تۆڕانە وەربگرن و دوجار وەکو سەرچاوێکی زانیاری بەکاری بێنەوە لە بوارێکی تری دیاریکراودا بۆیە وەک چۆن میدیاکانی تر یاخود میدیا بەگشتی هۆکاری یاسایی سیاسی ئابووری کۆمەڵایەتی ڕۆشنبیری تەکنۆلۆژی کاریگەریە کاتە سەر دامەزراندنی ئەم کەناڵە یاخود لە دروستبوونی ئەم کەناڵەوە کاریگەری لەسەر ئەم کەناڵە میدیای دروست دەکات بە هەمان شێوە لەگەڵ سەرهەڵدانی تۆڕە کۆمەڵایەتەکانیشا ئەم لایەنە یاسایی و سیاسی کۆمەڵایەتی و ڕۆشنبیری و تەکنۆلۆژیانە ڕەنگداتەوە لەسەر بەکارهێنان یاخود لە نێو کۆمەلگای کوردیتا بەڵام لە ڕووی سیاسیەوە گەرێکێک بێ لە بوارەکان یاخودەوەی کە پێی ناسراوە ئێمە دەڵێن بۆ جوڵاندنی شەقام یەکێکە لە بوارەکانی بەکارهێنانی تۆڕەکانی کۆمەڵایەتی ئەوەی بەڕێزە لە شۆڕشەکانی بەهاری عەرەبی یاخود لە ناوچەکانی تری لە بواری لە کاتی هەڵبژاردندا سەرۆکایەتی بێ پەرلەمانی بێ یاخود بۆ بوارێکی سیاسی دیاریکرا بێ کە بانگەشەی سیاسی لە پاڵدا دەکرێت هەموو ئەم حاڵەتانەی یاخود نموزەجانەیەکە کە هەن لە وڵاتە جۆراجۆرەکانە لە وڵاتێک بۆ وڵاتێکی تر جیاوازە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە هەردوو خولی هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی لە سەردەمی ئۆبامادا یەکێکە لەو میدیا گرنگ و کاریگەرانی کە ستافی بانگەشەی هەڵبژاردننی خودی سەرۆکی پێشووی ئەمریکا بە شێوازێکی زۆر باش و ئەرێنی دەتوانن سود لەم تۆڕە کۆمەڵایەتیانە وەرگرن بۆی بتوانن کار بکەنە سەر وەرگر یاخود جەماوەرە بتوانن ڕێژەی دەنگدرانێن یاخود ڕەوشتی دەنگدانی هاوڵاتی ئەمریکی پێ بگۆڕن بۆی سەرنجیان ڕابکێشن بەلای بەرنامەکانی خودی ئەو سەرۆکە دیاریکراوەیە بەڵام لە کۆمەلگاکانی ترا ڕەنگە ئەم شێوازە بە یاخود زۆرێکی تر کەوت بێتەوەی ئێمە نمونەی زۆر هەیە من بە قسەکانی بەڕێز دەگەم کە زۆرتر لەگەڵ بە هەر چۆنێک بێ ینی بە یاساییکردن دابی بەڵام چۆن دەکرێت بە یاسا فەزای تۆڕە کۆمەڵایەتیەکان کۆنتترۆل بکەین لە کاتێکدا ئەم فەزای خۆی خەیاڵیە دکتۆر ئەمە کارێکی قورسە دەتوانم ینی دوای بەرنامەکە ڕسمێکی بەڕێزت بگرم وەکو یادگاری دواتر ئەم ڕسمە بەکار بێنم لە تویتەر لە فەیسبوک وهروها لە تۆڕەکانی تریژانی زۆر ڕاستە یەکێک لە خاڵە بەهێز یاخود یەکێک لەلایەنە باشەکانی تۆڕەکانی کۆمەڵایەتەکان یاخود تۆڕەکانی پەیوەندی کۆمەڵایەتی ئەوەیە کە ئازادی و سەربەستێکی تەواو بە ئێمە دەبەخشێت بەڵام ئایا ئازادی یاخود سەربەستی یاخودەوەی پێی دەڵێن چەمکەکانی دیموکراسی وەکو ئەو نوکتەی لێنەیە کە پاش ڕوخاندنی سەدام لە قەزای خانەقین هاوڵاتیەک لە بەڕێزێکی دیار
کە خەڵکی ئەم ناوچەی خۆمانە دەپرسێڵە دیموکراسی بە مانای چێڵی دیموکراسی بۆ مانای کە بە ئارەزی خۆت هەموو شتێک بڵێ لە حقیقەتە ئەمە بۆ مانایە نایە دێمە بڵین مادام ئەم تۆڕە لە قۆناغێکی نوێدا وەکو میدیایەکی نوێ سەر هەڵدەدا مادام یەکێک لەلایەنە باشەکانی ئەوەیە کە ئازادی و سەربەسی بێمە دەبەخشێ بەڵام بۆ مانایە نایە کە ئێمە سووری ئازادی تێپەڕێنێ کاتە بۆ خۆی یەکەم پێویستیمان بە هۆشیاری نیە بە تەکید لە پاڵ یاسا لە پاڵ ڕەچاوکردنی یا لایەنەیەتیەکەی لە پاڵ گەشەکردنی کۆمەلگا لە پاڵ سیستەمە سیاسەکە لە پاڵ سیستم ئابوووریەکە لە پاڵ گەشەکردنی ڕۆشنبیری تەکنۆلۆژی و ئەرکی ئێمەش وەکو دەستگا ئاکادمیەکان هەمووی پێکەوە تاوکەری ئەو پرۆسەیە کە بتوانین ئەم میدیای لەم قۆناغە نوێدا سەرهەڵەدات و دێتە ناو ئەم کۆمەلگای ئێمەوە بتوانین بە باشی لایەنە باشەکانی بەکاربێنین و هەوڵ بدەین کەمترین لایەنی خراپی هەبێت چونکە لە جیلی یەکەمی ئینتەرنێتە ئەو لایەنە یاخود کاریگەری نەرێنیانە بەم شێوازە نییە کە ئێستا لە جیلی دۆمی ئینتەرنێتە لە تۆڕە کۆمەڵاتەکانە ڕنگ دەداتەوە و بەو شێواز و قەبارێژ نییە من پێم وایە کە لە جیلی سێمی ئینتەرنێتدا کە ئێستا بە دەرکەوتون لە هەندێک ئەپلیکیشنی تایبەتی ئەوەی کە پێی دەڵێن چاتینگ بە تێکس و بە دەنگ و بە ڕەنگ کە ئەمە قۆناغێکی زۆر گەشەکردووی میدیایە کە لە ڕێی سمارتفۆن و ئێستا لە ناو بەشێکی زۆری لە گەنج و هەرزەکارانە لە کۆمەلگا جیاوازەکان بەکاردێ بەجیش لە کۆمەلگایەمەیە بۆیە تێکڕە ئەم کایە جۆرا و جۆرانە پرۆسەکە تەواو دەکەن و ئێمە دەتوانین وەکو کۆمەلگاکانی تر وردە وردە لە پاڵ بەکارێنان و سوودوەرگرتن لە خزمەت گوزارەکانی لە پراکتیکردنی لە بوارە جاجیانی کە بەکاردێ لە کۆمەلگا جیاوازەکانە ئێمەش بتوانین سودمەندێکی باش بین لە میدیانوەیە کە بەدانەوەیەکی باشی سەر کۆمەلگای کوردیە بێت زۆر چاکە مامۆستا کامل لەگوترێ ئەوەی کە ئێستا خەڵکی بە شێوەیەکی بەفران ڕوو لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەکەن ئەگەر بەڵگە بێ لەسەر شتێک بەڵگەی لەسەر ئەوەی کە پانتایی ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان لە ژێر پرسیاردا بە تایبەتی کە ئێمە دەبین بەشێکی زۆری ئەو پەیچ و ئەکاونتانی کە هەن لە هەرێمی کوردستان حتا لەسەر ئەو ئاستەشی کە دەسێتەوە سەر خەڵک پەیچە بە ناوی خوازرا و بە نازناوی خوازرا و ئەم قسەیە تا چەند ینی ڕاست و دقیقە بەدڵنیاییەوە هەمومان ئەوانەی کە ڕۆژانە تەفاعولیان لەگەڵ ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە هەیە دەبینن ئەم پەیجانەی کە بە ناوی خوازراوە هەیە بەشێکی زۆر لە تۆڕی کۆمەڵایەتی بە تایبەتی فەیسبوک داگیر کردووە و ڕۆژانە لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوکەوە بە تایبەتی هەڵبەتە وەکو کاک دکتۆر باسی کرد کۆمەڵێک تۆڕی تر هەیە هەمویانە چنە چوارچێوەی سۆشیال میدیاوە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بە تایبەتی مەساحەیەکی زۆری لە ئەدای سیاسی ئەشخاص و ئەفکاری سیاسی کەسەکان و حزبە سیاسیەکان داگیر کردووە و تەسیری خۆشیان کەم تا زۆر دروست کردووە بەڵام من ئەمە یەکشتی تر بڵێم بەسەرمانە تێنەپەڕێ لەسەر مەسەلەی بە یاسایی بوونەکە ئێستا لە هەندێک وڵاتی دنیا لە ئەوروپا و بە تایبەتی لە هۆڵەندا یاسایەکی بۆ دەرکراوە کە دەبێ بە جۆرێک لە چوارچێوەی وڵاتەکەیە هەڵبەتە ئەمە ئەلکترۆنیە هەموو ئەو وشانەی کە تەشیر و گوێن و تۆمەت خستنە پاڵ و هەموو ئەو وشانەی کە ناتەندروستن و نادروستن بە شێوەیەکی ئەلکترۆنی بسڕێتەوە ینی یاسایەکیان بۆ دەرکردووە کە دەبێ هەموو ئەو شتانە لە کۆم بڵێ ئەمە یەک دوو ئێستا حالیان لە ئەوروپا خەریکە دەکرێتە مەرج بەسەر ئەو کەسانە کە ئیدارەی ئەم تۆڕە کۆمەڵایەتیەکەن لە سنووری وڵاتەکانی خۆیانە کە دەبێ ئەگەر بێت و ئەم مەسەلەیە بە تایبەتی خاوەنی کۆمپانیای تۆڕە کۆمەڵایەتیەکان فەیسبوک بە تایبەتی داوایان لێ کردوون ئەمە لە ڕووی یاساییەوە کە دەبێت پابند بن بە مەرجەکانی پێم وایە ڕێکخراوی یەکێتی ئەوروپایە دەبێ ئەم بابەتە چارەسەر بکەن لە ڕووی ئەلکترۆنی و لە ڕووی زمان و لە ڕووی یاساییەوە کە دەبێ ئیتاڕێکی بۆ دانرێ ئیتر ئەم تەشیر و ناوزڕاندن و جۆرێک پێشێلکاریە بەرامبەر بە ئینسان و بە کەرامەتی ئینسان و بە ژیانی تایبەت و ئەمانە نەمێنێ هەڵبەتە ئەمە بۆ کوردستانی ئەمە ڕەنگە زۆر زۆر دوور بێ و ئێمە هەمیشە ترسمانەوەیە هەر مەساحەیەکی ئازادی لە کوردستانە دەڵێن دەیکەن بە یاسا ترسێکمان لێ نشێ لە بەرەوەی ئەزمونێکی تاڵمان لەگەڵ یاساکانی یاریمی کوردستانە هەیە لەگەڵ هەموو یاسانە هەیە چکە بە پێی یاسا توانیوانە زۆر شت بکەن بە پێی ئەو یاسانەی کە گزارشتی ڕاستەقینە لە دەسەڵاتە سیاسەکان لە هەرێمی کوردستانەکەن توانیوانە تەئسیری خوان دروستکەن و زۆر کەس وەکو کاک بەختیار نمونەی هێنایەوە زۆر کەس ڕاپێچی سجن و بەندیخانەکانی خۆیان بکەن و لێ بپرسنەوە تا ئاسی تیرۆرکردنیش لە کوردستانە بینیمان کە ئێمە دەمیشە ترسمان لە
تەسکردنەوەی ئەو ڕوبەرە ئازادی ڕادەربڕینە هەیە بۆیە پێم وایە تۆڕە کۆمەڵایەتیەکان وازی لێبێنین باوەکو خۆی بمێنێ ئەو نەفەسا ئەو دەرچەیە بمێنێ و خۆشبەختانە لە کوردستان لە لای بەشێک لە گەنجان لە خەڵکی ئێمە تۆڕە کۆمەڵایەتیەکان خەریکە دەبێتە بەدیلی ئەم حیزبە سیاسی فاشلانە کە لە کوردستان حکومت. زۆر چاکە کاک بەختیار قسە ناکەین لەسەر ئەو شێوازی ئیرهاب و ئەو شێوازی گرفتانەی کە لە واقعی هەرێمی کوردستان بۆ چینە جیاوازەکان دروست دەکرێت با قسە بکەین لەسەر ئەو شێوازی ئیرهاب و ئەو شێوازی گرفتانەی کە لەناو تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بەڕێوە دەبرێت بەڕێز یەکێکی لەوانەی کە حزورێکی باشت هەیە لەناو تۆڕە کۆمەڵایەتیەکان بە تایبەتی فەیسبوک دەکرێت این تەشخیصی ئەو حاڵەتانەمان بۆ بکەی فعلا لەناو تۆڕە کۆمەڵایەتیەکان ئیرهاب یا گرفت هەیە سياسي منطقي بتاع مساوي شرعي عساي اللي كوجي تواد يقول لقد من الشيء لا يتبع لا بس حزب ولا تقول ولا عايز بقى هو يا بابا إما ناجح الجبيش فاصل يبوس على المكان بالنسبة يعني دكتور كامل شو يعني تقول عقد بزاني أم هذا شيء أواني بتاع مدايكان يعني ما بيودي بس السنة في نظام عالمي كتير كمالاتي فيسبوك يعني أنا كانوا في إيران جازار كان الإنترنت ديالهم وكانوا بشوف على فيسبوك لكن ما كانوا بدهم لسه عملية شيء رجال بقول الزاني بس اتحاد الرجال كذي هو ده يا ما بيصير هو ده في اتحاد أو بيصير يا ما براسيها مش كمان يعني بشكل اللي احنا بنجي بنبريو عسكري كده وجاي بشكل اللي هو مجرى لكل قوة بتاعي سنة شيء بكذا كده فانتهى السجن هاكل أو ذاك سجن في الجكان بناي بكرة سعيد وأشهدوها سنايكم هي هاكل أو وأكون تكلم زكاة السجن يعني حكم ذلك كبير سنوده بس أنا نتا من مسؤول من أكاونت بيجيكم من بريال شماوة هالكسر هاورين بيروني يكسر كده حزب كان بواقع كنا خبرتكم كده ضمن نامي رشدكم كوينه من نامي هاورين بيأكل روشنين نبي بترين يعني حزب الجبرانات كده ولا أو ده كوينه بحث بقاش بلا سكيبة رجعت زول كان ساكشة كان كده من نيرة وصلنا ده شيء باشو بقول مكانه شو فاصل هو مثلا ده كان لما بيجي وشيء ما بدوده هذا ده أكاونت بيجتام وجبان وكتهمني زول كسيرة حوالي لحولمان ولا جميع ولا حاجة كتسيج جديان له يعني تصور كان أولا كان يبنيه تريكم على يجيبوك يوزكا من أكاونت كندانا تناكم معوي فانصار الحالة الوشانون تبعك الجماعي في الزكاة ليش تكون شذاكة أكاونت كاظر فهذا كان يجي خويه إرهاب يجي إرهاب يرهابا ده سواء شو إرهاب يجي بسمات يعني يسأل روشنامة يجان سكار كان روشنامة ينواتنا خطر ليه كان دوباره كان حزبان إخواني فهذا من كده كده نشوف كتير بس كل كم الله يدينا تقول بس يسوق تيجوا أكاونت كامل أما بتشي يسوق مهم أو نفسي كده دكتور كان بيسوق أجد بيرجع مداخل رجيم كده كيف عقل يقول وقت أنا بيرجع تيجي تيجي كم الله يدينا أنا سكر شيء كتير نوع يدير عندي تازة بير تكنولوجيا تازة بير هذه توقف خير ما لكان وصحبته هذا يسكر توقف تقييم فيسبوك لو أنا متأكد تقامون يكفي منها كده فرامل تقييم ولا مجمل كل شيء مراد شيء مراد وأنا داخل ولا منفى موضوع ولا إنها نشوف بتكلم شيء تعامل شيء ولا ما بخربنا أمر عتاتي يصير عمو ولا أمر عتاتي يصير عمو أنا بديت إيش يسكن شاتي بعد تكاتس يعني يسمى داخل وكنت سنين جاي ولا سبت ولا بريا يسمى دين أم سيستمي أم هذه يقولوا سنة نا تدريسة نا سرية نا شرعية نا قانونية من الشعب التزامات هذا كحكومة كحزب كحكومة الدستورية حكومة حزب على الزقاق ريد ولا بتوزع بني وقت هذا سوي برلمان برلمان كله يدلاو ثم برلمان مش عامل زۆر چاکە کاک بەختیار کاتم نەماوە لەبەرەوە کاک بەختیار سوپاس دەکەم زۆر چاکە کاک بەختیار زۆر چاکە دکتۆری بەڕێز هەز ناکەی بۆ ئاساییکردنەوەی ئەو دۆخی کە هەندێک بە دۆخی شەڕانگێزی ناوی دەبن لەناو تۆڕە کۆمەڵایەتەکان پێویستیمان لە ڕاستیدا بە ئاساییکردنەوەی
دۆخی سیاسی هەرێمی کوردستان هەیە دۆخە واقعیەکە زۆر ڕاستە بەڵام من لە قسەکانە پێم وابێ زۆر وازح بووم و من لەم بەرنامەیە نەهاتووم من کەومە بەرەیەکی بەرگریکار لە حکوومەت و بەڕێزی لە بەرەیەکا بێکە جش بەم حکوومەتەیە یان من پشگیری لە گەندەڵی بکەم و جەنابی پشگیری لە چاکسازی بکە من مامۆسایەکی ئەکادمی بەڕاستی نهاتوم بۆی خۆم خەمە هەندێک جەدەلی نازانستی نابابەتی ناواقعی کە دەگوزارێ و یاخود هەندێک کرد باوەڕی پێێتی هەرکەس لەو جەنەزەری خۆی دەتوانێت ئازاد بەڕێزی چۆن ڕویای خۆی دەکات چۆن قسەکانی خۆی دەکات منیش ئازادم لەوەی کە چۆن بیر دەکەمەوە قەنەعەتم بەچیە و لە چی هەڵێک دەڕۆم بەڕاستی و ئەوەی کە ئێمە باوەڕمان پێێتی ئەوەی ئێمە فێری بوون ئەوەی ئێمە کاری لەسەر دەکەین ئەوەیە کە ڕێکارێکی زانستی و ئەکادمیە لە چوارچێوەیەکی بابەتیانە نەک لەسەر ئەوەی بەڕاستی ئەمە بین لە نمونەیەکی دیاریکراو یاخود لە بابەتێکی دیاریکراوە لەسەر ڕێکاری زانستی و ڕێکاری یاسایی هەز ناکە ئێمە پێویستیمان بەوە نیە ئەوەندەی پێویستیمان بە ئاساییکردنەوەی دۆخی سیاسی هەرێمە کە دوازار ڕنگدانەوەی ئیجابی دروست دەکەن ئەو تۆڕە کۆمەڵایەتەکانی چۆنە قوربان ئێمە بەڕاستی لە پرسیارەکانی جەنابەت و لە تەوەرەکانی بەرنامەکەت و لە قسەکانی ئێمەیە بۆ بابەتێکین بەڵام ئەوەندەی بەشێکی قسەکان چۆ سەر هەندێک لایانی تر پێم وابێ ڕەنگە دوازار نتوانین پەیامەکەی خۆمان بە تەواوەتی بگەینین چونکە وەرگری ئێستا دانیشتۆ بینەری ئەم بەرنامەیە چاوەڕێ دەکا بزانین ئێمە چی پێ دەڵێن بۆیە من ئەوەی کە کاری لەسەر دەکەین یاخود ئەوەی کە باسی دەکەین یاخود ئەوەی کە دەیخینە ڕوو ئەوەیە دەڵێن لە کۆمەلگایەک بۆ کۆمەلگایەک لە شوێنێک بۆ شوێنێک جیاوازە من باسم لەوە کرد کە گرفتی یاسایی هەیە پێم وابێ ئەم باسکردنە کە دەڵێن گرفتی یاسایی هەیە لە هەرێمی کورسانە زۆر لەوە گرنگتر و کاریگەرتر و باشتر جێگەی خۆی دەکرێت وەکلەوەی کە من بە شێوازێکتر وەسفیان بابەتەکەم کە دەڵێم سیستمی سیاسی لە هەرێمی کوردستانە ئەو سیستمە سیاسیەیە کە ناڕۆشنە ناڕوونە زۆر وازحەکە پەیامەکە چۆن دەکاو یاخود باز لە چی دەکەی لە ڕووی ئابووریەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ڕۆشنبیرە و لە ڕووی تەکنۆلۆژی و ئێمە باسمان لەوە کرد دەڵێ هەرێمی کورسان وەکو کۆمەلگایەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە هەنگاوەکانی سەرەتای ئەوەیە کە ئێمە بەرەو دروستبوون بەرەو بنیاندان بەرەو ئەوەی کە پێی دەڵێن پێگەێنان و خستنە سەرپی خۆیەتی بەڵام هەندێک بابەت هەیە بەڕاستی ئەم جۆرە بابەتانە دەبێ ورتر زانستیانەتر بابەتیانەتر قسەی لەسەر بکەین نەوەکە بین لە چەند نمونەیەکی دیاریکراوە ڕەنگی بدەین و هەموو پێشەلکاریانەی کە هەیە دەکرێت لە میدیای کلاسیکیشە هەندێک لەم بابەتانە هەیە لە میدیای نوێشە بە هەمان شێواز هەیە من نەموتەوە کە دەڵێن بە یاسا ڕێککرێ ناڵێن هەرێمی کورسان مۆدلێکە وەکو مۆدلێکی ڕۆژاوی پێشکەوتووە وڵاتێکی ئەوروپیا خود ئەمریکی کە دەڵێن میدیا مادا میدیایکی نوێیە پێویستی بۆیە لە ڕووی یاساییەتیەوە ڕێک بخرێ بەڵێ زۆر دەکرێت لە هەرێمی کورسانە هەمومان ئاشتەوایی زۆر چاکە دوو دەکەمەوە ئەو دوو دقیقەش با بۆ تۆ مامۆستا کامل مامۆستا کامل دەگوترێ دوجار لە دوای ئەوەی کە هاوڵاتی کورد بە زۆر لە جۆرەکان لە مشارەکەی سیاسی لە هەرێمی کوردستان غایی بە ئێسا تۆڕە کۆمەڵایەتەکان فەراخی بۆ پڕ کردوتەوە چی دەڵێ لەسەر ئەمە؟ بەڵێ ئێستا تەنها دەرچێک بۆ بەشداری سیاسی خەڵک لە کوردستانە کە هیچ دەرچەیەکی تر قیمەتی نەماوە هەڵبەتام ئەم دەرچەیەش کە دەرچەی تۆڕە کۆمەڵایەتەکانە بۆ ڕادەربڕینی خۆی بەهای کەوتوی نەماوە لەلەوە لەبەرەوەی جارێکی درایڵەمەوە لەبەرەوەی لە سیستمێکی سیاسی ناتەندروستین گوێگرتن لە خەڵک نییە و گوێگرتن لە ڕای خەڵک ڕای ئازادنی خەڵک نییە بەڵێ دەرچەیەکی گرنگەوە بەشێکە لە ممارەسەی سیاسی ئەو کەسانەی کە دەیانەوێت ئازادانە ڕای خۆیان دەربڕن بەڵام دەمەوێت شتێکی تریش بڵێن ئەوەی کە پێوتە ئیرهابی فکر لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاوکردنەوەی توندوتیژی ئەوە خەڵکی ئاسایی نییە ئەوەکە ئەوە هێزە خاوەن بەرژەوەندیەکانن ئەوە هێزە سیاسەکان کە بەرژەوەندیان هەیە لە بڵاوکردنەوەی توندوتیژی لە ئیرهابی فکری بەسەر خەڵکە ئەو هێزانن کە پارێکی زۆر سەرفەکەن بەدایان پێیج دروست دەکەن بۆ ئیرهابی فکری بۆ هێزێکی سیاسی دیاریکراوە بۆ بەرژەوەندی هێزێکی سیاسی دیاریکراوە ئەوە خەڵکی ئاسایی نییە بۆیە بەڵێ تۆڕە کۆمەڵایەتەکان تا ئێستاش تەنها دەرچەیەکە بۆ هاوڵاتیان کە مشارەکەی سیاسی چاکە با دو پرسیارش هەر لێ بڵێم دەگوتری ئەوەی کە قسەی ئەوە هەیە کە ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە تەنها تۆرگەلێکن کە لە بوارە کۆمەڵایەتەکان بەکار بهێندرێن و دواتر سیاسەتی نەبردرێتە ناو سنەوەی ئەو حەیز و ئەو فەزایە کە زۆرە لە بەشداری سیاسی
بۆ هاوڵاتی دروستکرد بەڵێ لە ڕاستیە خۆی مەهام و ئامانجی ئەم تۆڕە کۆمەڵایەتیە بەناوی خۆیەتی بەڵام لە غیابی ئەوەی کە بەشدار نییە لە غیابی ئەوەی کە خەڵک بەشدار نییە لە مشارەکەی سیاسیایەت ئەم تۆڕانە و هێزە سیاسەکانیش وەکو ئەداتێکی سیاسی بەکارێن بیرمان نەچێ میدیا بەگشتی ئەداتێکی سیاسیە بەدەست هێزە سیاسەکان لە تەواوی دنیا. زۆر چاکە کاتم نما زۆر سوپاسانەکەم زۆر بەڕێز مامۆستا کامیل عومەر مامۆستای زانکۆ هەروەها زۆر بەڕێز دکتۆر ڕێبەر گۆران مامۆستای زانکۆ سوپاس تۆشەکەم زۆر بەڕێزم هەروەها زۆر سوپاس بۆ میوانە بەڕێزەکەی شاری هەولێری پایتەخت بەڕێز کاک بەختیار سەعید چاودێری سیاسی سوپاس بۆ ئێوەش بینارانی بەڕێز تا لە هەفتەی داهاتوو پیتان دەکەم و بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ.